ئێوارەخوانێکە بۆ ژمارەیەک لە خوشکان و دایکانی لە چکسپی لە ناحیەی سیروان. ئەنجومەنی خوشکانی ناحیەی سیروانی کۆمەڵی دادگەری سازی کردووە. ئێمە ڕۆژانە لێرە کە خەتمەمان هەیە بۆ دایکانی خۆشەویستی خۆمان، بۆ دایکە بە تەمەنەکانمان کە ئەوان کەسانی دەست بە دوعا و دەست بە دەستنوێژن بۆ ئێمەش ئەم ئێوارە حەزمان کرد بە زینوکردنەوەی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیفطارێت بکەین و پێکەوە لەسەر خوانی ئێوارە پێکەوە لێرە دابنیشین و نانێک بخۆین پێکەوە. بەشداربوانی ئێوارەخوانەکە باز لە پیرۆزی مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەن و دەڵێن مانگی ڕەحمەت و لێبوردەییە، مانگی بەخشین و قورئان و ئاوەدانکردنەوەی ڕۆحە. خوا بەزار خوا بیکەوە مەسلەحەتی هەموو لایەک، خوا ئەو برایەتی بۆ هەموو بسڵمانێ. سپاس بۆ خوای گەورە، خوا ئەو کەسیشە خوا حەزەر ئەو نەترێ باتێ ئەم شوێنەی دروست کرد بگە و زۆر پێ خۆشحاڵین و ئێمەش هاتگین و خێری ئەو شەو بگە چێشتیانەکەی کردگە لە گەڵمانە. ڕەمەزان سپاس بۆ خوای گەورە، ئەرە وەڵا ڕەمەزان خۆشە، ڕەمەزان هەر خۆش و گێ وەڵا ختمی قورئان و نوێژەکەین و هەموو هینە زۆرین بەخوا ماشەڵڵا، ختمی قورئانەکەین و پیرۆزی قورئان و پیرۆزی مانگی ڕەمەزان و ئێمە لەم مانگی ڕەمەزانە هەموو ساڵێک بە بەردەوامی ختمی خۆمان بەردەوامە، بە تایبەت بۆ ئەو ئافرەتانەی کە ناتوانن ختم بکەن یان خوێنواریان نیە یان پیر و پەرکەوتن. ئێمە الحەمدولله هەموو ساڵێ بە فەزلی خوای گەورە لە نووری حیکمەیان لە هەر شوێنێکی کە ئەتوانین ئەم ختمەمان بەردەوام. سەروەری مرۆڤایەتی درودی خوای لەسەر بێ دەفەرمێت هەر کەسێک بەربانگ بۆ ڕۆژوانێک بکاتەوە ئەوە پاداشتی ڕۆژوانەکەی دەست دەکەوێت بەبێ ئەوەی لە پاداشتی ئەو کەسە کەم بکات. سامە فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی سیروان.